بەخێر هاتی خات و لەنجە دزەیی زۆر سپاس. بەڵێ بەخێر هاتنی خات و لەنجە دزەیی دەکەین سەرۆکی لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان. بەخێر هاتی سەرچاوە. زۆر سپاس. زۆر سپاس کەناڵی بەڕێزی کوردستان 24 و بینەران و بیسەران و هاوڵاتیانی قەدرگرانی کوردستان. باشە، زۆر سپاس بەخێر هاتی دووبارە. وەک لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان لەم خولە چ کارێکتان ئەنجام داوە؟ بەڵێ. لە سەرەتای خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان پاش ماوەیەکی کەمی لە دەست بەکاربوونی لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت تەبان جیابەوە لە لێژنەی بڵین مافی مرۆڤ و کاروباری کۆمەڵایەتی کە بەیەکەوە بوون. ئەوە بوو لە ساڵی 2019 لە مانجی 11 بە فەرمی دەست بەکار بوو. هەر لە سەرەتای دەست بەکاربوونی پلانی داڕشتەوە لێژنەکەمان بۆ ئەوەی کەوا لە هەردوو بەرپرسیارەتەکەی کە پەیڕەوی پەرلەمان بە لێژنەکانی داوە هەم تەشریع هەم بە دوواداچوون کار بکە. لە ڕووی تەشریعیەوە لەسەر دوو یاسا دیراسەی دوو یاسا کارمان کردووە. یەکەچیان یاسای ژمارە 8 ساڵی 2011 یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی ئەوی تریان یاسای هەموارکراوی باری کەسێتی عێراقی کە لە ساڵی کاتی خۆی 1950 دەرچووە و لە 2008 هەموار کراوە. ئەم دوو یاسایە بەڕاستی بە دوو دەستکەوتی زۆر گەورە لە هەرێمی کوردستان و لە ئاستی ناوچەکەدا دەندرێ و لە ئاستی عێراقیش هەردوو یاسا بوونی نییە بەو پێشکەوتنەی کە لە هەرێمی کوردستان هەیە. ئەگەر چی کەم و کورتی لە جێبەجێکردن لە هەندێک بەندەکانی یاسا بە تایبەت یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی هەیە، بەڵام لەوەش ئێستا دەینە سەر پلانەکان زیاتر کەوا دەتوانین کار بکەین. لە بابەتی بە دوواداچوون تەبعاً دانیشتێکی زۆرمان کرد لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان کە پەیوەستە بە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و پاراستنی ئافرەت و پێگە بەهێزکردنی بە تایبەت لە گەڵ ئەنجومەنی باڵای خانمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لە وەزارەتی ناوخۆ لە هەرێمی کوردستان و هەروەها لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە شێڵتەرەکان و چاکسازی ژنان و هەموو ئەو بوارانە طبعاً میوانداری لایەنە پەیوەنددارەکانمان کرد دۆی لە نزیکەوە بزانین کێشەکانیان چییە، ئاستەنگەکانی کە دێتە بەردەمیان لە جێبەجێکردنی یاسایەکانیان چییە. هەر لە بابەتی بە دوواداچوون لە برین مانجی کۆتایی ساڵی 2019 و سەرەتاکانی ساڵی 2020 سەردانی وەزارەتە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد. زیاتر لە 6 وەزارەتمان سەردان کرد، وەزیرە بەڕێزەکان و ستافی وەزارەتمان دیت کە جەختمان لە گرنگیدان بە باڵانسی جەندەری و یەکسانی جەندەری داوە. بەرنامەکانمان بەردەوامی دەبوو پلانەکانمان، بەڵام پەتای کۆڕۆنا و ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و جیان بۆەوە زۆر لە پلانەکانمانی تاخیر. باش باست لە پلانەکان کرد، دوتمان باس لە پلانەکانکەین بزانین بە چ شێوەیەکە بێک دێنە سەر پلانەکان. دەمانە بزانین بۆ 2021 پلانتان چییە و کام پلان لە پێشینەیە لە کارەکانتان؟ بەڵێ، پلانی لە پێشینەمان دوو پلانە بە شێوەیەکی گشتی. یەکەمیان لەگەڵ وەزارەتی ناوخۆ ماوەیەکی باشە لە سەرخەتین و سوپاسی جەنابی وەزیر و ستافی وەزارەت دەکەین کەوا بە هەموو شێوەک پاڵپشتی خۆیان دەرخستیە لۆ ئەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی بەیەکەوە دەست پێ بکەین لەو ماوەیە بە زووترین کات هەموارەکەی ئامادە بکرێ و لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بگاتە پەرلەمان و لێژنەش لە ئەولەویاتی کارەکانی دادنێ لۆ ئەوەی کە هەمواری ئەو یاسایە بکاتەوە. طبعاً لەگەر لایەنە پەیوەنددارەکان و لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەگەر زۆر کەسایەتی پسپۆر و ئەوانە لەسەر خەت دەبین لۆی بتوانین بە باشترین شێوە ئەو یاسایە و کەم و کورتیەکانی هەموار بکەینەوە. ئەوە یەکەشیان. پلانی دووەممان وەکو لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت، طبعاً لێژنە بڕیاریدا کەوا مفاتەحەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و لێژنەی یاسایی پەرلەمان و هەروەها لێژنە هەمیشەییەکان کە هەمووی بە لێژنەی ئافرەتانەوە 19 لێژنەیە لە هەر یاسایەک یان
چ یاسایەکە نوێ دەربێ یان هەمواری یاسایەکە بکرێتەوە دەبێت لێژنەی داکۆکی بکردن لە مافی ئافرەت ئەندامی هەبی جا ئەندامێک یان دوو لۆ گفتوگۆکردن لەسەر ئەو یاسایانە لۆ ئەوەی هەر یاسایە کە دەردەچی یان هەموار دەکرێتەوە ئەمە تێیدا بتوانین بە مادەبی بە بڕگەبی ئەمانە لە ساڵانی پێشتر نەبوو بەڵێ دانانی دوو ئەندام لە خۆی پەیڕە و ڕێی پێدەدا بەڵام نەکرا ئەم بەڵێ ساڵ جێبەجێ ئەکەن ئەمە ئێستا لەو خولەی جێبەجێی دەکەین ئەنداممان دەبی لۆ گفتوگۆ کە لێژنەی تایبەتمەند لەگەڵ لێژنەی یاسایی کە گفتوگۆ لەسەر یاسانوێیەکان یان هەموارکراوەکان دەکەن لێژنەکەی ئێمە ئەندامی دەبی لۆ ئەوەی بتوانین باڵانسی جەندەری تێدا لە هەموو یاسایەکان لە هەموارکراوەکانی جێ بکەینەوە ئەوەش هەنگاوەکی زۆر باشە لۆ ئەوەی تەزەخۆم لە تەشریع دروست نەبی چونکە لە ئاستی هەموو دنیا تەزەخۆم لە تەشریع خزمەت بە بەرژەوەندی گشتیەکە بابەتەکەمان یەکسانی جێندەریە و داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان ئێوە لە پەرلەمانەوە لە هۆڵی پەرلەمانەوە دەستی پێەکەن بۆ یەکسانی جێندەری باڵانسەکە ڕابگرن و لە ناو لەژنەکانەوە ئەندامدانن بابزانین لە دامەزراوە فەرمیەکان چۆن ئەتوانن ئەو کارە بکەن چۆن باڵانسی یەکسانی جێندەری ڕادەگرن بەڵێ طبعاً سەرەتای دەستپێکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشیان هاوێشت بەڕاستی جێی دەستخۆشی و جێی ئومێد بوو کە خودی جەنابی سەرۆکی حکوومەت هەنگاوی گرنگی هاوێشتیە لەو بوارە لەگەڵ حکوومەتی ینی ئەنجومەنی وەزیران بڵین جەنابی سەرۆکی حکوومەت لە ساڵی 2019 کاتی کە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەبوو سەردانی شەڵتەرەکانی کرد بۆ ئەوەی لە نزیکەوە بڵێ ئێمە خاوانی ئێوەین بەرگریتان لێ دەکەین و دەتان پارێزی و هەروەها لەو ماوەیە هەمووی هەفتەیەک دەڕۆژ نابێ دووبارە جەنابیان سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کردیە بۆی لە نزیکەوە ئاگاداری کارەکانیان بی و پاڵپشتیان بکە و کەم و کورتیە یاسایەکان و جێبەجێکاریەکان جێبەجێ بکە طبعاً ئەوە ئومێدێکی زۆر زۆر گەورە بە پرسی ئافرەت و پاراستنی و پێشکەوتنی پرسی ئافرەت لە هەرێمی کوردستان دەکات هەروەها لە هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەکانی پێشوش یەکەی جێندەری لە زۆریان هەبووە طبعاً ئەو یەکە جێندەریانە جیاوازی لە نێوان ئادایان هەبووە ئەوە بە سەراحەت دەیڵێن هەندێکیان لە ئاستێکی باشدانە هەندێکیان ڕۆڵیان نەبووە هەندێکیان تەواجودیان هەتا ئێستا دروست نەبووە لە وەزارەتەکان ئێمە لە هەماهەنگێکی باشداین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ئەنجومەنی باڵای خانمان کە سەرپەرشتی ئەو یەکە جەندەریانە دەکا بۆ ئەوەی ڕۆڵی ئەو یەکە جەندەریانە تەفعیل بکەین بتوانن ڕۆڵی زیاتر ببینن لە بەڵانسی جەندەری لە وەزارات و دام و دەستگایەکانی خۆیان بۆیە وەزارەتەکەمان بە دوواداچوون و هەماهەنگی لەگەر ئەنجومەنی باڵای خانمان و هەروەها وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکا بۆی زیاتر بایەخ بە و یەکە جەندەریانە بدرێت زۆر باش بێگومان هەر ئەنجامدانی هەر کارێک و دەرکردنی هەر پرۆژه یاسایەک هەر دروستکردنی هەر لێژنێک کۆمەڵی خەڵک پشتیوان دەبێت کۆمەڵی خەڵکیش دشە باو دەبێت لەگەڵ ئەو شتەیە ئەستا جەنابەت باست لەوەت کرد کە سەرۆکی حکوومەت خۆی پشتیوانی خۆی بۆ ئێوە ڕاگەاندووە ئەمە خاڵێکی زۆر دڵخۆشکەرە ئەوە وەکو کەسێک کە پاڵپشتیتان دەکات بابزانین کێن کە ڕێگریتان لێ دەکەن یاخود کێن کە پشتیوانیتان لێ دەکەن و لێ ناکەن و دەوەستنەوە لە بەرامبەر ئەو هەر پێش بینە سەر ئەو خاڵش لە بۆ ئەوەی کەوا بەڕاستی ئاماژە بە خاڵێک بکەین لە پۆستە ئیداریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چ لە پلەی تایبەت چ لایەکە ئیداریەکان ڕێژەی بەشداریکردنی ئافرەت زیاد بووە لە قایم قام و بندرناحیەوە بەڕێوەبەری گشتی و طبعاً ئەگەر ڕێژەکە بە زیادبوونیەکی کەمیشبی بەڵام ئەوە دووبارە جێی دڵخۆشیە و ئێمەش هەموو هەوڵ دەدەین لۆی زیاتریش بێ تەسەور ناکەم لە ڕێگریەکی واتون هەبی لە بەشداری ئافرەت لە ئێستا لەو قۆناغەی دابێ و قۆناغی پێشتریش باش بووە بەڵام ئێستا زیاتر گرنگجی دەدرێ ئاستەنگ دێتە پێش لە ڕێو کۆمەلگا لە ڕووی ئەوەش پێویستمان بە هەماهەنگی ڕاگەیاندنەکانە پێویستمان بە وەزارەتی پەروەردەیە پێویستمان بە مامۆستایانی ئاینیە کە ئەوانیش بەشێکی باشیان پشتگیرن بەشێکیشیان بەداخەوە هەندێکیان ڕای جیاوازیان هەیە بەڵام بە شێوەی گشتی
ئەوان هەمویان برای بەڕێزی ئێمەنا لە زۆر قەزیە پشتیوان بووینە و لە هەندێک جاریشکەوە کێشە دروست بووە بە تەفاهم تانیتمان لەگەڵ یەکتر بگەینە نقطەیەکەوە بتوانین خزمەت بە پرۆسەکە و بە هەموو لایەنەکان بکەین. جا بۆیە ئەمە کە کار دەکەین بێگومان ئاستەنگ دێتە بەر دەممان، بەڵام ئومێدمان زۆرە کە زیاترین لایەنەکان پشتگیریمان دەکەن و لە ناو خودی پەرلەمانیش لەسەر ئەو بڕیارانەی دایتمان بە سوپاسەوە چ دەستەی سەرۆکایەتی تەواو ئامادەی خۆی پیشاندایە کە لە هەموو هەنگاوێک پاڵپشتمان بێ و هەروەها لێژنەی یاساییش بەڕاستی ڕۆڵێکی زۆر باشی دیتە لەو قەزیانە تاکوی ئێستا لە گەرمان و لێژنەکانی تریش ئامادەی خۆیان لەو بابەتانە پیشاندا. بێگومان لە لێژنەکان دیکەش بەو شەوەی کە پلانتان داناوە دوو ئەندامتان هەبێ بێگومان لەوێش پشتگیری باشەکرێن لە ناو لێژنەکانی دیکەش. بەتاکید ئەمە بەردەوامیش لەگەر لێژنەکان لەسەر خەت دەبین لۆ ئەوەی زیاتر بتوانین هەماهەنگی و متمانە و پژگیری یەک بەدەست بینی. زۆرتەوە خات و لەنجە بەسمان لە دامەزراوە حکوومیەکان کردوتوان چۆن دەتوانن باڵانسڕا بگرن لە دامەزراوە حکوومیەکان لە یەکسانی جێندەری خۆ هەموو خەڵک و هەموو خانمان لە دامەزراوە حکوومیەکانی بێگومان لە کەرتی تایبەتن لە کەرتی گشتیش هەن. چۆن کارتان کردووە لێژنەکەتان کاری کردووە بۆ دەستی کاری خانمان لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتیش؟ پرسیارەکەت زۆر جوانە و لە جێە نەک هەر بۆ ئافرەتان بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەلک گرنگە ئێمە هانی خەڵک بدەین بچیتە ناو کەرتی تایبەت چونکە کەرتی تایبەت تەواوکەری و هاوسەنجی کەرتی گشتیە بۆ ئەوەی ئەمە تەژیعی هەموو خەڵک نەکەین کە ئێستا ئاراستەکە لەلایەن هەردوو ڕەگەز بەو شێوەیە زیاتر هەوڵی کەرتی گشتی دەدەن. بەداخەوە بە پێی ئامارێکی وەزارەتی پلاندانان کە لەگەر وۆردبانک و چەند لایەنێک کردیتی لە ساڵی 2014 هەتا 2010 ئاماژەکانی هێزی کار بە شێوەی گشتی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2017 گەیشتیتە نزیکەی 140 لەو 140ی هێزی کار طبعاً ئەوانەی کە توانای کارکردنیان هەیە عادەتەن لەسەرەوەی 15 ساڵی لە بۆ تقریبا 64 ساڵینە یان 6 ساڵینە ئەوها ڕێژەی ڕەگەزی مێ ڕێژەی خانمان لە 114 کەمترە لەو 140ی کە لە هێزی کار هەیە لە هەرێمی کوردستان بۆیە دەبی ئەمە هەمومان بەیەکەوە لە پەرلەمان بە یاسا و بە تەشریع و بە دوواداچوون لایەنە حکوومیەکە و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کەرتی تایبەت هەمومان دەبی هەوڵ بدەین کەەوە ئەو ڕێژەیە بەرزکەینەوە و ڕێژەی بەشداری ئافرەت لە کەرتی تایبەت زیاد بکەین طبعاً بە ئاسانکاری لاوە بەرهێنان لەبەر ئەوەی باری ئابووری بۆ هەر تاکێک جا نێربێ یان مێ طبعاً کە باری ئابووری مستەقر دەبی ژیانیشی مستەقر دەبی لە توندوتیژی بە دوور دەبی لە کێشە بە دوور دەبی بۆیە باری ئابووری و دۆزینەوەی کار ئەوە دەبی لە کارە گرنگەکانی هەموو لایەک بیلۆ ئەو بابەتانە. طبعاً ئەوەی ئاگادارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئێستا ئیش لەسەر هەمواری یاسای کار دەکرێت. طبعاً یاسای کار ئەوەی ئاگادارین تێیدا دوو ئەندام کە کاتی خۆی لە پەرلەمانی کوردستان بەشدار بووینە لە گفتوگۆیەکان و لە ئامادەکردنی ئەو ئەندامە ئەو دوو ئەندامە بەڕێزە کاتی خۆی لە لێژنەی مافی مرۆڤ و کاروباری کۆمەڵایەتی و داکۆکیکردن لە مافی ئافرەت کە یەک لێژنە بوو بە یەکەوە بەشداریان کردیە خاڵی باشی تێدایە کە ڕێژەی ئافرەت دیاری دەکات دەبی کو بڵێ وەکو شەرتێک داینایە کە ئافرەت ئایا لە 125 لە 130 دەبی بەشداری هەبی لە کەرتی تایبەت و لە هێزی کار لە کەرتی تایبەت و هەروەها ئەو مافانەی لە کەرتی گشتی هەیتی دەبی لە کەرتی تایبەتیش مافی برین ئیجازەی دایکایەتیە زۆر مافی دیە کە لە کەرتی گشتی هەیتی دەبی لە کەرتی تایبەتیش کە لە هێزی کار ئیشی لۆ دەدەوزرێتەوە لەوێ ئەوانە هەمووی لە بۆی پارێزراو بین هەر کاتێکیش ئەو یاسایانە کە دێنە پەرلەمانی کوردستان بێگومان ئێمە وەکو لێژنە داکۆکی لەو مافانە دەکەین متەئەکیدیشین بەشێکی زۆر لە ئەندامانی بەڕێزی پەرلەمان
و خودی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پاڵپشتیمان دەکەن لەوانە. زۆر باشە باست لە یەکێک لەو یاسانە کرد بۆ نمونە مۆڵەتی دایکایەتی وەرگرتن. ئایا ئەوە هیچ بیرتان لەوە نەکردوتەوە کارێک بۆ ئەو دایکانە بکەن لە هەندێک وڵات ئەوەمان هەیە کە تەنها دایک نییە کە مۆڵەتی دایکایەتی وەرەگرێت لە دوای ساڵێک مۆڵەتی دایکایەتی باوکان دەتوانن مۆڵەت وەربگرن. لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان توانێتی هەنگاوێک بۆ ئەو بۆ دایکانە بنێت لە دوای ساڵێکی شێشتا منداڵ هەر بچووکە کارێک بکەن کە ئەو باوکانی کە کارمەندی حکوومەتن یاخود لە کەرتێکی دیکەن بتوانن ئەو مۆڵەتە وەربگرن ئەو یاسا لێرەش هەبێت. تێبینیەکە زۆر جوانە بە تاکید خۆی یونیسف دەست پێشخەر بووە لەو بابەتە و هەندێک وڵاتیش فعلەن ئەوەیان لەگەڵ جێبەجێ کردیە هەر کاتێک کە یاسای کار هات ئەمە ئەوەمان لە بەرنامەدایە کە دیراسەی بکەینەوە یەکسانی جێندەری دیسانەوە ئەمە دووبارە لە یەک لە بێرۆکەکانمانە کە یاسای کار هاتە پەرلەمان ئەمە ئەوە یەک لە بابەتەکانە کە لەگەر لێژەمەعنیەکان و لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە هەرێمی کوردستان لەسەر ئەو بابەتە کار دەکەین و بەو شێوازەی کە گونجاو دەبیلۆ هەرێمی کوردستان دەتوانین محاوەلە بکەین جێی بکەینەوە لە ناو یاساکەدا. بەڵێ با پرسیارێکی تر بکەیت بابزانین لە ڕووی بەشداری ئافرەتانەوە لە دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان لە خواستی ئێوەیە بەدڵتانە ئەوەی ڕاستی بی نەخێر بە ئاستێکی باشە بەڕەچاوکردن لەگەر عێراق و ناوچەکە بەڵام ئێمە زۆرمان پێخۆشە بگەینە باڵانسی هاوسنگ لە نێوان هەردوو ینی باڵانسی جێندەری تەواو لە نێوان هەردوو ڕەگەز لە نێوان ژن و پیاودا لەو بابەتە. من نمونەیەکت بۆ دێنمەوە کاتێک کە ڕاوێژکار بووم لە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوان لەسەر تاوانەکانی شەڕی داعش و محاولەکردنی بە جینۆساید ناساندنی تاوانەکان سەردانێکی وڵاتی فەڕەنسامان کرد کە لەلایەن وەزارەتی ناوخۆی فەڕەنسا داوەت کرابووین. سەردانی هەر لەو سەردانش سەردانی ئەنجومەنی سیناتی فەڕەنسامان کرد. سوتفا ئەو ڕۆژە 8 مارس بوو. کۆبوونەوەیەکی تایبەتیان بەستا بوو سەبارەت بەو بابەتە. لە کۆبوونەوەکە زۆر سەرنجی ڕاکێشم کە 150 ئافرەت بوو 150 پیاو بوو بەڵام نقاشەکە لەسەر چ بوو گفتوگۆیەکە لەسەر ئەوە بوو کەوا بەشی زۆر 150 حکوومەتیش ئافرەتە لە فەڕەنسای 150 حکوومەت پیاوە بەڵام ئافرەتان یعنی شەڕیان بۆ چ دەکرد بۆ ئەوەی لە پۆستە سیادیەکان یعنی لە پۆستی وەزارەتەکان پۆستی سیادی وەرگرن پۆستی ئەمنی وەرگرن پۆستی مالی وەرگرن ئەوە بوو کەوا ساڵێکی پێنەچوو بالفعل لە فەڕەنسا ئافرەت بووە وەزیری ناوخۆ لە وڵاتە لە ئەڵمانیا بووە وەزیری بەرگری جا ئێمەش خواستەکانمان ئەوەیە کەوا کار بکەین تا دەگەینە ئەو ئاستانەی وڵاتە پێشکەوتوەکان بەڵام دووبارە دەیڵێمەوە ئاستی هەرێمی کوردستان چ لە تەشریع دەرەی چ لە تەنفیزی لەسەر ئاستی عێراق و ناوچەکە لە ئاستێکی پێشکەوتوو باشدایە بەڵام دەبی هەوڵ بدەین بەرەو باشتر بچین و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش بەشێکی باشیان ڕۆڵێکی جوان دەبینن هەماهەنگی و تەنسیقەشی باشمان هەیە ئەمە دەتوانین بە یاسا پێگەی ئافرەت زیاتر بەهێز بکەین بۆ نمونە ئەنجومەنی باڵای خانمانمان هەیە کێشەی زۆریان هەیە لە ڕابردوو ئێستا هەوڵ دەدەن یاسایەکی تایبەت بە خۆیان هەبێ بەڕاستی بوونی یاسایەک جا ئەو یاسایە ناوەڕۆکەکەی کووە شێوازەکەی کووە ئەوە بە تەکید کێشە نیە دەتوانین حکوومەتی هەرێم بەو شێوەیە کە گونجاوە و لەگەڵی دەگونجێ دای ڕێشتەوە و پەرلەمان دیراسەیل بکا و ڕای خۆی لەسەر بدا بەڵام ئێمە لەگەڵ ئەو ڕەئیەی ناکەوە ئەنجومەنی باڵای خانمان یاسایەکی تایبەتی خۆی هەبی بۆ ئەوەی بتوانی زیاتر بە دامەزراوەی بکرێ و کارەکانی خۆی بە شێوازێکی سیستماتیک و ستاندارێکی جیهانی جێبەجێ بکات. زۆر باشە خاتو لەنجە بین یەک پرسیارم هەیە کۆتایی پرسیارەکانمە
بە کورتیش ئەگەر وەڵامم بیتەوە لە ماوەی ڕابردوو بەهۆی کەرنتینەکردنەوە خانمان لە ماڵەوە بوون پیاوان لەگەڵیانە لە ماڵەوە بوون بەگومان لە هەموو دنیا دەنگی ئەوە بەرز بووە کە تونند و تیژی بەرامبەر ئافرەتان ڕێژەکەی زۆر بەرزتر بووە وەکو لێژنەکەی ئەوە هیچ ئاگادار هەن کە ئایا ڕێژەی تونند و تیژی لەو ماوەیە کە خەڵک کەرنتینە بوو لە ماڵەوە بەرامبەر بە ئافرەتان بەرزتر ببووەوە یاخود بە شێوازێکی تر هیچ زانیاریەکتان لەبارەوە هەبوو ماڵەکردنی ئافرەتان لەو فترەیە بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە لە ماوەی کەرنتین تونند و تیژی بەرز نەبووە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە کەم ببووەوە بەڵام ئەوەش یعنی ئەوەمان ناداتێت کە بڵین تونند و تیژی نەبووە تونند و تیژی هەبووە بەڵام هۆکاریش هەبووە کۆڕۆنا هۆکار بووە داخرانی دام و دەستگایەکان حاڵەتە دەرونیەکان بەڕاستی ئەوانە هەموو هۆکار بووینە کەوا دائیمەن ئافرەتی کوردیش بەتەحملترە ڕەنگە زروفەکە و باری خێزانی وای کردووە کە تەحملی زیاتری هەبێ ڕەنگە بە ڕۆی ئیجابیەکەش تەماشای بکەین کە ژن و پیا و پێکەوە لە ماڵەوە بووینە عاتیفە و سۆز و پەیوەندی کۆمەڵایەتی باشتر بووە هیوادارین زیاتر ئەوە هۆکارەکە بی نەک داخرانی دام و دەستگاکان و ڕێکخراوەکان و پەرلەمان و حکوومەت ئەوە هۆکاربی ئێمە هەردوو هۆکارمان لە بەرچاوی خۆماندانایە بە تەکید دەچینەوە سەرێش و دیراسی دەکەین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە کۆتایی هەمومان بەیەکەوە دەبی هەوڵی چەسپاندنی مرۆڤ سالاری بدەین ئەمە لێژنەکەمان لە کاتی دەستپێکردنی کاری نە لەگەڵ پیاو سالاری بووینە نە لەگەڵ ژن سالاری بووینە ئێمە دەمانەوێت باڵانسێکی جێندەری جوان ڕاگرین و مرۆڤ سالاری بەپێی تواناکان و بەپێی کەفاعەتەکانی کە هەیە زاڵ بێ بەسەر کۆمەڵگاکە زۆر باشە زۆر سپاس دەکەین خات و لەنجە دزەی سەرۆکی لیژنەی داکۆکی کردن لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان بەخێر هاتن دەکەین بۆ ڕۆژ باش دووبارە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و هیوادارین کەوا هەمومان بەیەکەوە خزمەت بە کوردستان و بە هەموو پرسەکان و پرسی ئافرەت بکەین بۆ هیوا سپاس بۆ ئێوە